دوای 50 ساڵ لە چاوەڕوانی، 50هەمین پاڵەوانێتی گۆڵف بە بەشداری چەندین یانەی نێوخۆیی عێراقی لە هەولێر دەست پێ دەکاتەوە. پاڵەوانێتیەکە کە بۆ یەکەم جار لە ساڵانی هەفتاکان بەڕێوەچوو بوو، دواتر لە ساڵی 1976ەوە ڕاگیرا بوو. دوای نیو سەدە جارێکی دیکە دەست بە پاڵەوانێتیەکە دەکرێتەوە. ڕێکخەرانی ئەم پاڵەوانێتیە گرنگە جەخت لە بەردەوامی چالاکیەکە دەکەنەوە و پێشبینی دەکرێت ئەم چالاکیە کاریگەری ئەرێنی لەسەر ڕێژەی گەشتیارانی شەبێت. بەڕێوەبەری گشتی وەرزش لە وەزارەتی ڕۆشنبیری سەردار ئیسماعیل لەم بارەیەوە بۆ ئاژانسی ئانادۆڵۆ گوتی کۆمەڵێک گیانە لە سەرتاسەری عێراق بەشدارن لە 50هەمین پاڵەوانێتی گۆڵف کە یەکێکە لەو یاریە مێژوویانەی کە لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە لە عێراق ئەنجام دەدرێت. ئەوەی جێگای خۆشحاڵیە دەستپێکی ئەم پاڵەوانێتیە لە ناو پڕۆژەیەکی هەولێرە و شوێنەکە بە شێوەیەکی زۆر تەکنیکی و کوالیتیەکی بەرز دروست کراوە و چاوەڕێ دەکەین لە داهاتوویەکی نزیکدا ببێتە ناوەندی لە خۆگرتنی چالاکیە نێودەوڵەتیەکان. یەکێک لە ڕێکخەرانی چالاکیەکە ئاماژە بەوە دەکات کە گۆڕەپانەکە تاکە شوێنە لە عێراق کە بەم شێوازە پێشکەوتووە دروست کرابێت و پاڵەوانێتی گۆڵفی لێ ئەنجام بدرێت. یەکێک لە ڕێکخەرانی چالاکیەکە سەلوا دڵشاد گوتی لەم گۆڕەپانە کە 18 گۆڵف کۆرسی تێدایە تاکە شوێنە لە عێراق کە بەم دیزاین و کواڵیتیە بەرزە دروست کرابێت. لەم چالاکیەدا کۆمەڵێک یانەی نێوخۆیی لە عێراق بەشدارن و ئەمەش جێگای خۆشحاڵیە کە یاریزانان دەتوانن پاڵەوانێتی گۆڵف ئەنجام بدەن. گۆڵف یاریەکە کە تێیدا یاریزان هەوڵ دەدات تۆپێکی بچووک بە کەمترین لێدان بگەێنێتە کونێکی دیاری کراو. ئەو یاریزانە گۆچانی تایبەت بەکاردەهێنێت بۆ لێدانی تۆپەکە. بەگشتی یاریەکە پێکاتووە لە 18 قۆناغ کە پێی دەگوترێت هۆڵ. هەر هۆڵێک درێژی و ئاستی جیاوازی هەیە. یاساکانی یاریەکە زۆر وردن و پێویستە یاریزان پابەندی هەموو یاساکان بێت کە گرنگترین یاسا ئەوەیە یاریزان دەبێت بە دروستی و ڕازگۆیی یاری بکات و هیچ هەڵەیەک تۆمار نەکات. یەکەم پاڵەوانێتی ئەم یاریە دوای داگیرکردنی عێراق لەلایەن بەریتانیاوە دەستی پێکردو. بەریتانیەکان لەگەڵ کەسایەتی و دەسەڵاتدارانی عێراق بە شێوەیەکی پاڵەوانێتی ئەنجامیان دەدا. کۆتا جار 49هەمین پاڵەوانێتی ساڵی 1976 ئەنجام درا و دواتر ڕاگیرا. ئەمڕۆژ دوای 50 ساڵ 50هەمین پاڵەوانێتی گۆڵف لە هەولێر دەستی پێکردەوە.